من زایر سدیق پیکەرساز دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیم و ساڵی خۆی ئەبوایە 85 بۆ 86 تەخەڕوجم کرا بەس دوای ڕاپەڕین تەوامان کرد لە بەرەوەی شاڵایشی ڕەشبگیری لە ساڵی 85 بۆ 86 کرا سەر پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی من چوومە شار بەڵام لەوێ هەوڵمدا بەڕاستی کاری پەیکەر بکەم و دانەبڕم چونکە دو ساڵی خوێندنم بوو ئەوە بتوانیم پەیکەری سەرەتا بکەم کە بە شانازی وەرچەرخانێکی گەورە بوو لە ژیانی هونەری منە و توانیم هونەری پەیکەرسازی لە شار و شەقام و شوێنە گشتەکانەوە بگوازمەوە بە باوەشی شاخ و ژیانی پێشبەرگایەتی ئەم سەرەتایەکی بەهێزی بە مندا دوای ڕاپەڕینیش توانیم گروپی پەیکەرسازانی کوردستان کێساکو کۆمەڵی پەیکەرسازانی کوردستان جازی فەرمیمان هەیە کار دەکەین ئەوە دابمەزرێرم خۆشبەختانە بە درێژایی مێژووی دوای ڕاپەڕین تا ئەم لەحزەیە کە من قسە بۆ ئێوە ئەکەم لە چەندین شار و شارۆچکەی کوردستان چەندین بەرهەمی هونەریمان پێشکەش کردووە هەر لە ڕەواندز لە زاخۆ لە هەولێر لە سلێمانی لە کۆیە لە ماوەد لە داربەری خان لە مەسەلا هەڵەبجە شەید لە زۆربەی زۆری شار و شارۆچکەکانی کوردستان کە و کارانەمان کردووە ویستومانە ئەو چوارچێوە لۆکاڵی سلێمانی ببەزێنین بۆی لە ئایندا بتوانین لایەنی کەم لە ڕێ ئەم مێژووە لایەنی کەم ئەلبومێکمان هەبێ کە مێژووی هونەری پەیکەرسازی ئێمە لە 30 ساڵی ڕابردووە بژێڕێتەوە دیارە ئەو مەتریالانەی ئێمە بەکارمانهێناوە لە بەرەوەی لە وڵاتێکا ژیان کارخانەی داڕشنەوەی کارزامان نەبووە وەک سەرەدا سوودمان لە چیمەنتۆ بینیوە دواتر فایبەرگڵاس و دوای ئەوەش برۆنز بەداخەوە کاری برۆنز لێرە بوو جێی تەرخانکرایی بۆ تەرخان ناکرێتکە وەک پێویست لە بەرەوە بینی بەشێکی زۆر کەم کاری برۆنزەیە کە خۆی گرنگە کاری پەیکەر بۆی جۆرێک لە نەمری دروستکە بۆی بەرگەی هەزاران ساڵ مانەوە بگرێ ئەبێ مەتریالی زۆر باشی بۆ بەکاربێنی لانی کەم برۆنز یاخود کانزاکان کە ئێمە بە ئومێدیەوەین هەر لە هەوڵی ئەوەداین کە ئەگەر لە داهاتوە چەند کارێکمانە بێیان چەند پرۆژەیەکمانە بێ هەوڵی جدی بدەین لایەنە پەیوەندیدارەکان سەپۆرتیکەن بۆی کە بتوانین کەرەسەی باش و مەتریالی باش بەکاربێنین دیارە بیرۆکەی ئەم کارانەی کە ئێمە هەمان بووە بە درێژای ئەو مێژووە ئەو بیرۆکانە بڵین لە چەند سەرچاوەیەکەوە جۆگەی داشکانوە وەک سەرەتا کە ئێمە ئیشمان کردووە حەزمان کردووە کار بەخواست ویستی خۆمانکەین بۆ نمونە لە دوای ڕاپەڕین کە کارێکمان کردووە لە ڕاوەندە زامانناوی سومانە ڕەمزی پێشبەرگە بکەین مەسەلا دوای ئەوە پەیکەری مناڵانی بێناونیشانمان کردووە کە لە سەیسایق لە ڕێی مەکتەب ئەو دوو خوێنکارە ڕەغبوونەتەوە پەیکەری یەکگرتنمان کردووە بەداخۆ کە لە سلێمانیا بۆ ڕەمزی یەکگرتن بووە بۆ زۆر لایەن بواری سیاسی بێ کۆمەڵایەتی بێ سەرجەم بوارەکان بێ کۆی گشتی ئەو بیرۆکانی کە خواست و ویستی خۆمان بۆ بەڕاستی لە کارکردنە پامێکی لە پشتەوە بووە بە نمونە پال لە پارچی دایکا کە پەیکەری دایکمان کردووە مەبەستمان بۆ مەسەلاوەک چ وەک ڕێزلێنان چ لە شاری سلێمانیا پارچێکە بێ بەناوی دایک لەبەر گەورەی پیرۆزی دایک یا کاتی خۆی لە ساڵی 2000 مەسەلا زیاتر لە 10 پۆرترێتمان کردووە بۆ نووسەران و بیرمەندان و مێژوونسان لە ناو باخی گشتی سلێمانیا مەبەستمان بۆ ئەو پارکە ببێتە پارکی کەسایەتێ ناودارە مێژوویەکانی گەلەکەمان پەیکەری مامە ڕەحمانی باخەوانمان کردووە لە باخی گشتیان مەبەستمان بووە ئەم باخەوانە کە زیاد لە 50 ساڵی تەمەنی لەو باخەیە کرد و خۆی جاریشکە بکەینەوە بە درەختێ بەگشتی ئەو پەیکەرانە ئێستا ئەژمار ناکرێت چونکە زیاد لە 40-50 کارمان هەیە بەڵام هەرێکی پەیامیی خۆی لە پشتووە زایدەنەوەی زۆر جار ئێمە لێرە کە کاریشمان کردووە خواستی بەرامبەریشە بۆ کەسانێکە بوون حەزیان کردو بەپێی داواکاری ئەوان کە کارێکیانی سۆ کارمان بۆ کردوون و هەتا ئێستاشی لەسەر بێ ئێمە بڵێن بەو دوو ڕیتمە کارەکەین و یەکێ لە خەونە گەورەکانی ئەم پرۆژێ ئەوەیە بتوانین لە ئایندا چەند مۆنەمێنتێک دروستکەین مۆنەمێنتی نیشتیمانی گەورە کە بەداخەوە لە کوردستانە نییە ئەگەر هەش بێ لە ئاسی پێویستانێت چووکە ئەو مۆنەمێنتانە ناتوانم بڵێم مۆنەمێنتێکن لە ئاسی خواست و سەفەرنیەکە و ئەو پەیامەیە کە تا ئێستا کراوە بەگشتی بە ئومێدی ئەوەی بتوانین ئەگەر لە ئایندا لایەنە پەیوەندیدارەکان هاوکارمان بن زنجیرەیە کار و بەرهەمی نوێ هەیە لە ئایدیا و بیرکردەوەمانە بەڵام تەنها پاڵپشت و هاوکاریەوێت